ئەمڕۆ چ عەجەب هاتی لە پێشم گوزەرت کرد. جانم لە بەدەن جانە بە یەک خەمزە دەرت کرد. مەیلت لە شەڕ و ئەزیەتە ممکن بوو لە ڕەنگت. بێچارە دڵم هاتی بەغەم پڕ خەتەرت کرد. گەر مەقسەدی تۆ لەم گوزەرە لوتف و کەرەم بوو، ئەم جامەی سوورەی خەزەبە بۆ لەبەرت کرد. بەم جیلوەی جەلادی وەکو هاتیە خەرامان، زانیم کە لە بۆ قەتلمە وەختێ نەزەرت کرد. بۆ خوێنی سرم هەردوو برۆت هاتە ئیشارەت. خوێن ڕێژی گەلێ باشە ئەزانی هونەرت کرد. ترسم هەیە موجرم بی بە خوێنم لە قیامەت. پێت خۆش نەبوو ئەم قەولە لە بۆ بێ کە دەرت کرد. پێم سووکیە شاهەم وەکو ئەم خەڵکە بزانێ، بۆ کوشتنی کانی کە تۆ عەزمی سەفەرت کرد. خۆشەویستان، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ وێستگەیەک و ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە شاعیرێک کە یەکێکە لە شاعیرە ناودارەکانی شاری هەولێر، ئەویش کانی شاعیرە. بۆ ئەم بەرنامەیە دوو میوانی ئازیزمان لایە کە یەکیان مامۆستا ئەحمەد کانی کە دەکاتە کوڕەزای شاعیری بەناوبانگی شاری هەولێر، مامۆستاکانی، هەروەها برای هونەرمەند کاکە تانگۆ ئازاد بە ئامێری قیچەکەوە بەشداریەکە لە بەرنامەکەمانە. مامۆستاژیان بەخێر هاتن، بەخێربێی کاک تانگۆ. بورە مامۆستا، ئێمە هەروەکو تەقلیدێک پێویستە پرسیار بکەین لەبارەی ئەوەی کە ئایا ئێوە وەکو بنەماڵەی کانی و کە شارەزای ژیانی باپیری خۆتانن، کورتەیەک لەبارەی ژیانی کانیەوە بڵێن، یا بڵین کانی کێ؟ کانی ناوی عەبدوجەبار ئاغای کوڕی مەلا عەبدوڕەحمانی دۆغرەمەچی کوڕی حاجی تەهای کوڕی حاجی عەبدوڵڵای کوڕی حاجی عەبدولقادرە. وەکو دەژێڕنەوە باو و باپیرانمان لە ناو بەگزادەکانی جافەوە هاتوون بۆ شاری هەولێر، لە هەولێر خەریکی کاسبی بوونە. پیشەکەیان هەڵسنینی نەخش بووە لە دار، ئەو کاتە بەو پیشەیە لە زەمانی عوسمانیەکان دەگوترا دۆغرەمەچی، واتە وردەکاری. بۆیە نازناوی خانەوادەکەمان کە دۆغرەمەچیە لەوەوە سەرچاوە دەگرێت. ئەوەی کە بابموان باز دەکەن، کانی لە تەمەنی 63 ساڵیدا کۆچی دوایی کردیە. بە پێی ئەو زانیاریە کە لە 57 ساڵی 1957 لە 12/5 کۆچی دوایی کردووە، کەواتە ڕۆژی لەدایکبوونی دەکاتە ساڵی 1894. تەبیعی ئەو کات لە هەولێر قوتابخانە نەبووە. برا گەورەکەشی کە تۆفیق ئاغا بووە خستوتیە حوزرەوە بۆ ئەوی فێرە خوێن و نووسین بێت. تەبیعی حاجی تۆفیق ئاغای براشی هەر ئەدەب پەروەر و دەستی نووسین و شێعری هەبووە، بەڵام کۆ نەکرایتەوە، بۆیە تەئسیری لە سەرکانی هەبووە. دواتریش لەبەرەوەی بنەماڵەکەمان ئەو کاتە بەهۆی هاتوچووی خزمان و ئەدەب دۆستان و تەنانەت لە یادداشتەکانی شاعیری گەورەی کورد پیرەمێردیش هاتووە کە دەڵێ کاتێک ڕێمان دەکەوتە هەولێر بۆ ئەوەی بچینە ئەستانە، لە هەولێر میێوانی دوو شوێن دەبووین، یا شەو لای مەلا عەبدوڕەحمانی دۆغرەمەچی دەماینەوە کە دەکاتە باپیری کانی، یا لای مەلافەندی دەماینەوە. طبیعی هەلبەتە هاتوچووی ئەو کەسە دیارانە بەسەر ماڵی کانیەوە تەسیری لە کانی کردووە
و ئەوەی جێگای زیاتر پەیوەندیەکی ئەوە بووە کە ڕۆشنبیران بە ڕۆشنبیران و بەپێی بزوتنەوەی ئەو ڕۆژگارە طبیعی ئەوەی لێرەدا پێویستە بیڵێم کانی بە تەحدید ساڵی 1940 ئەو نازناوی لە خۆناوەکانی طبیعی ئەو کاتە هەمومان دەزانین هەولێر شوێنێک بووە کە جێگای تەرکیزی دەوڵەتی عوسمانی بووە کانی لە قەڵا لەدایک بووە لە قەڵاش زمانی ڕسمی کە قسەی پێدەکرا زمانی تورکی بووە و ئەو ئەدەبیاتی کە هەبوو ئەو کاتە ئەدەبیاتی فارسی و تورکی زیاتر لە هەولێر باووە بۆیە بەڕاستی جێگای هەڵوەستەیە کە لێرەدا بوەستینکانی لەو سەردەمەدا وەکو ڕێبەرێکی بزوتنەوەی ئەدەبی کوردی دەستی بە نووسینی شعری کوردی کردووە توانین بڵین لە کاتێکە ئەو شعری بە زمانی کوردی نووسیوە بزوتنەوەی ئەدەبی کوردی لە هەولێر زۆر لاواز بووە لە سەرەتا بووە یعنی چکەمە ئەوەندەی من زانیاریمەیە بەر لەکانی کەسێک نییە لە ئەدەبی کوردی لەو سەردەمە من پێشتر ناڵێم بڵێم چەند سەد ساڵێک پێشترەوە کاری ئەو کەسانەیە کە لە توێژینەوە کار دەکەن بەڵام لە سەردەمی کانیدا هیچ شاعرێک نەبووە لە هەولێر کە کانی اقتیدای پێوە بکە بەڵکو کانی زیاتر ئەو کاتە بەپێ ئەو پەرتوکانەی کە لە پەرتوخانەی کانیدا هەبووە ئەدەبیاتی شعرەکە گەورەکانی ناڵی و سالم و شێخ ڕەزای تاڵەبانی و دواتریش زۆر ڕەفیقی بێخودی شاعیر بووە لەگە زۆربەی شاعیرانی تریش هەمووشۆی هەبووە و ئەوەی یەکشت کە یارمەتی کانی داوە سروشتی کوردستان بووە لەبەرەوەی کانی بەپێ ئەوەی کە فەرمانبەر بووە لە ڕەواندز لە کۆیە لە مەخمور ینی لە دەشتەوە تا چیاکان گەڕاوە سروشتی کوردستان و جوانی کوردستان و هەیبەت و ڕوخساری ئافرەتی کورد تەسیری تەواوی لەسەرکانی هەبووە لەبەرەوەی خۆی دەتوانم بڵێم ئینسانێکی ڕۆمانسی دڵناسک بووە و ئەگەر سەیری شارەکانی بکەی وشەی زۆر ناسشی تێدایە ئەوانە هەمویان کاریگەریان بەسەرکانیەوە هەبووە کانی ئاعتیزازی بەوە هەبووە کە سەر بە نەتەوەی کووردە و لەو بارەشەوە شاری بەهێزی هەیە ڕاستە کەمە بۆ نمونە کاتێک جاهید کە برازای بووە کوڕی برای بووە شاعیر و فەیلسوفێکی ناوداری کووردە و لەگەڵ دڵداری شاعیر لەبەرەوەی جاهید و دڵدار بەیەکەوە بووینە لە مەکتەب زۆر برادر بووینە بە شێوەیەکی گاڵتە ئامێز پرسیار لەکانی دەکەنەوە چییە تو هەموو شارەکانت لەسەر خۆشەویستیە دوو شعر وەڵامی جاهید دەداتەوە لێشیان وەڵامی هەردووشیان داداتەوە هی جاهید و دڵدار ئەوەی کە دەڵێ وەتەن شیرینە لام لەوەکەی تر تەنها وەڵامی جاهید دەداتەوە بەڵام بەداخەوە ئەو شارە بە تەواوی لە بەردەست نییە ئەوەندەی توانیمان لە کەسایەتیەکی ئەدەب دۆست لە شاری هەولێر کە نورەدین دەباخ بوو لێ وەرگرین کاتی خۆی مامۆستا جی و بە یەکێک لە کوڕەکانی شاعر کە دەکا فاڕۆقی مامن پێی دەڵێ ئەگەر ئەو شارت بۆ دۆزیمەوە بۆ ئەوی چاپیکە دیارەکی گەورەت پێدەم بەڵام هەر ئەو کات هەر دووسێ دیێری دەبینەوە ئەویش ئەوەیە دەڵێ عاشقم عشقی وەتەن شەوق و نووری چاومە کوردوکانی ئەی ڕەقیب ڕوتبە و نیشانمە عشق و وەتەن عرد و بەدەن قەت لە جەستەم نابنەوە دڵ لە شاخانە عەزیزم یار لە ڕۆح و جانمە ڕۆ لە بورهان عشقی چی ناحەزی ئەقوام دەزانێ دوژمنی کورد دوژمنی خۆم و کەس و ئەولادمە بەڵام بەداخەوە ئەو شارە هەمووی لە بەردەستنی ینی هەر ئەوەندەمانتوانیەوە ئەو سێ دێرە ئێستا ئەم شعرەی خوێنینەوە سەرفرۆ ناکەم بۆ عالم چونکە عالی هیممەتم ناچوێنم بۆ هەموو دنیا لە دەستم ڕەغبەتم نابمە سائل العالم سائل عالم بەخوا عزەتی نەفسم هەیە ناڵێ مەحاتەم قیبلەتم
من کە ڕازی بووم بەکەم نابم لە شاهنشەهی کەم گەر نەکەم شەکوای حاڵم کێ دەزانێ قیلەتم سیم و زەڕ گەرچم نەبێ ئەمما دڵم سەر نییە شاهیدە ئاسارەکەم معلومەکە ماهیەتم ناکەس و نائەهل و ناقیس هەر نەزانن چاترە کامڵ و دانا لە گفتارم دەزانن قیمەتم زاهرم هەر مەردی مەیدانم وەکو شێری دلێر گوێت لە بەیتم بێ دەکا ئیسپاتی نوتق و قووەتم عارفی عەسرم ئەدیبم حڕ و سەربەست و فەهیم بێ محابا شاعرم مەشهورەکانی شوهرەتم دەم خۆشکە حەمیدگیان مامۆستاگیان وەکو زانین بەرهەمەکانی شاعر لەلایەن مامۆستا موفق ئەکرەمەوە کۆکراوەت و دوجاریش مامۆستا کەریم شارەزا پێشێکی بۆ نووسیوە ئەمێ بپرسم خەمساردی ئەو شاعیرانە کەوا خۆیان بەرهەمەکانیان کۆ بکەنەوە بەڕێزتان بۆچی ئەگەڕێنەوە بەداخەوە لەبەر لاوازی بزوتنەوەی ئەدەبی کوردی لە کوردستان بە گشتی و لە هەولێر بە تایبەتی کە ئەو کاتە ئەو زەمینەیە ئەو ژینگەیە نەبوو کە خەڵک لای باو بێ یا گرنگی بەوە بدە ئەوەی بۆ زانیاریتان بەداخەوە بەرهەمێکی زۆری کانی فەوتاوە ینی ئەو شارانەی کە نووسراوەش ئەوە کۆی بەرهەمەکانی نین کاتی خۆی ینی ئەو سەلیقەی هەبووە کە باب موان دەیژێڕنەوە دەڵێ شەوانە کۆی دەکردینەوە دوای ئەوەی کە لە دیوەخانە دەگەڕاوە شارەکانی خۆی و شاری زۆرێک لە شاعیرانی پێ لەبەر دەکردین ینی ئەوەی سیر بوو کە ئەمن لە کوڕانی کانی دەمدید هەر یەکیان نزیکەی 3000-4000 بەیتی لەبەر بوو ئی هەموو شاعیرانی کوردستان یانی سیرت پێدەهات هەموو هنەرەکەش دەگەڕێتەوە بۆ کانی شاعر تەنانەت کچە گەورەکانیشی ینی دوو کچی هەبوو کچە گەورەکەی لەقەبی کەوکەبە بوو ئەویش هەر شاعیرە بوو بەڵام دواتر لەبەر وەزعی هەولێر ینی ها نەدرابوو لە بۆ شارنووسی هەموو ئەو شارانەیان لەبەر بۆ ئەو شارش لە زاری و ئەوان وەرگیراوەتەوە ینی کە کۆکراوەتەوە بەو شێوەیە کۆکراوەتەوە یەک دەستنووسیکانیمان لایە کەویش دیوانی لەیل و مەزنونە بەدەستی خۆی نووسیە لای منە هەڵمان گرتووە ئەوەیە لەیل و مەزنون مامۆستاجی و چاپی کردووە زۆریش گرنگی بەکانی داوە مامۆستاجی و مەزنون چیە ئەوە جێڕانەوەی شاعری گەورەی تورک فزوولی ئەو کردیتیە کوردی بەڵام تەرجەمەکە هەست و نستی خودی شاعری تێکەڵە ینی تەرجمەیەکی حرفی نییە ینی خۆی چۆن لەگەڵ خۆشەویستی و دڵداری و سروشتا تێکەڵ بووە ئەوەشی تێکەڵ بە ئەوەی لەیل و مەزنون کردیە تەبەی زۆر بڕگە و مەشهدی ڕۆمانسی زۆر کاریگەری تێدایە بەڵام بەداخەوە وەکو پێویستە ئێستا لە بواری ئەدەبدا گرنگی پێ نەدراوە بۆ نمونە ینی هەندێک شعری هەیە بەڕاستی زۆر لە ئاستی بەرزن لە دیوانی لەیل و مەزنون کە دەڵێ دەخیلەی گۆچەبە ئەی یاری ژیانی لە ئەحواڵی دڵی من خۆتەزانی لە زیندانی فیراقا بێنەوە خۆم گرفتاری سەدان دەرد و وەڵا خۆم بڵێ وەختێک کە بردت بۆی سەلامم ئەگەر ئەو شاهی عیشقا من غولامم ینی بەڕاستی ئەگەر بچیە ناو و ناوڕۆکی شاری زۆر بەرزی تێدایە بەڵام بەداخەوە ینی جێگای داخە کە ئەو بەرهەمانە وەکو پێویست کۆ نەکراونەتەوە وە شتێکی شەیە ینی ئێمە هەموو خۆمان کوردستانمان خۆش دێ بەڵام بەداخەوە لە هەولێر زۆرێک لە شاعیران زۆرێک لە ئەدەبدۆستان زۆرێک لە هونەرمەندان زۆرێک هەتا لە سیاسەتمەداران ئەو گرنگیان پێ نەدراوە بزرن ینی ئەوەش من نازانم بڵێم کەلتوری شارەکە وایە بێدەنجی شارەکە وایە ئەگەر نا ئەگەر بێی بگەڕێ ینی خەڵکانێکی زۆر بۆ نمونە جەلیل وشیار میهری کانی ینی کەوانە شاعری ئەو سەردەمانە بووینە
خەریک بوو ناوەکانیشیان بزر بێت لە کاتێکدا ینی لە بواری ئەدەبدا بەڕاستی زۆر بە سەرکەوتوانە دەستپی خۆیان تاودایە. بەڵێ من ئەوەی تێبینیم کردو بەڕاستی لەوانەیە ئەوانەی ئەدیب و ئەدەب دۆستن ینی هەرچەنەکە ئەگەر سەیری مێژووی ژیانی کانی بکەیت پەیوەندیەکی زۆر پتەوی بە زۆربەی ئەدیبان و ڕۆشنبیرانی سەردەمی خۆیەوە هەبووە وەکو مامۆستا حسێن حوزنی موکریانی وەکو جیو موکریانی وەکو بێخۆد وەکو زەکی ئەحمەد هەناری دڵدار بە سافی ڕەفیقی سافیار زۆر ڕەفیقی بوو پەیوەندیەکی زۆری بەمانەوە هەبوو و ئەم پەیوەندیش دیارە هەروە بە ئاسانی دروست نەبووە دیارە پەیوەندیەکە پەیوەندیەکی ئەدەبی بوو و ئەمیش کەسێکی منەوەەر بووە لەگەڵ ئەوەی کە شاعیر بووە کەسێکی منەوەەر بووە کەسانی تر بەڵام بەداخە ئەوی هەستی پێەکەم کانی وەکو شاعیرێک لە زۆربەی ناوچەکانی کوردستانە کەم ناسراوە کەمتر ناسراوە وەکو شاعیرانی تر ئایا کاریگەریەکە ئەوەیە لێرەوەیە لەم ناوچەیە یانی چونکە ئەوانەی لە ناوچەکانی تری کوردستانە بوو من زیاتر بڵاو بوونەتەوە شۆرەتیان پێیا کردووە نازانم بڵێ ئایا پەیوەندی بە ناوچەکەەوە هەبوو بێکە کانی بەو شێوەیە ناسراوە خۆی تەبیعی بزوتنەوەی ئەدەبی و میکانیزمی گواستنەوەی ئەدەبیاتی کوردی لە سەرانسەری کوردستان ئەوە خۆی لە خۆیدا هۆکارێکە دووش ئێمە گەر سەیری شاعیرە گەورەکانی خۆمان بکەین زۆربیان مەلا بووینە لە ڕێگەی ئیجازە پێدانەوە لە سەرزاری مەلاکان گواسرایتەوە بەڵام لەبەرەوەی کانی مەلا نەبووە لەوانەیە شارەکانی کەمتر لە حوزرەکان گواسترا بێتەوە ینی شارەکانی نالی شارەکانی مەلای جەزیری ئەحمەدی خانی کەەوە گواسرایتەوە لە سەرانسەری کوردستان لە ڕێگەی حوزرەکان و گەڕان بە دوای زانستی ئاینی و مەلاکان و فەقیەکانەوە دەوری هەبووە دواتریش ئەگەر بینە سەر ساڵی سیەکان و چلەکان خۆتان دەزانن بواری ڕاگەیاندن شتێکی ئەوەندە بەهێز نەبوو لە کوردستان دواتریش داگیرکەرانیش خۆیان نەیانویستیە ینی هاوکاری بزوتنەوەی ئەدەبی کوردی بکەن بەڵکو هەرویستیانە لە شوێنی خۆیان من پێم خۆشە مامۆستاگیان شعری پەرێشانم بخوێنمەوە پەرێشانم لە بۆ زوڵفی پەرێشانت بریندارم بەنووکی تیری موشکانت لە منداڵیەوە دڵ قەید الحەیات بەندە ئەسیرە وا لە ناو چاهی زەنەخدانت بەرایی بەعزێ دەپرسێ لە ئەحواڵم نەماوە چاوەکەم بۆ لوتفی جارانت نە ئەمڕۆ ڕۆحەکەم مەجنوونی تۆم لەیلا سەر و ماڵم دەمێکە بوویتە قوربانت بە فێڵی چاوکولی هاتم ببینم تۆ قەبوڵم کە ئەبم یەک لەحزە میوانت لە سێدارم بدەی منسوور سیفەت رازیم بەدایم ملکەچم بۆ ئەمر و فەرمانت حەقی ئینساف و مەردیت وانیە شاهەم لە دەشت و کێ و جنونیم بێتە سەیرانت تحمل تا بەکەی قوربان نەما سەبرم قەرارم چوو لە ئێش و دەرد و هیجرانت وەکو کانی لە چاوم دێتە دەر عەشقم ئەچێ هەڵبەستێ جۆگا بۆ گوڵستانت مامۆستا ئەمە دینەوە سەر شتێکی تری کانی زمانزانین یعنی ئەوە لە هەندێک شعریشیاندا چەندین بەیتی عەرەبی یا بە زمانەکانی تری بەکارهێناوە تا چه ئاستێ توانایەکانی هەبوو لە زمانەوانیدا وەکو جەنابە باسێکری و مەجنونەکەش وەرگێڕانە بەڵام بە ئەوەی کە بڵێ وەکو ڕۆحیەتی
نەقلکردنی ڕۆحیەتی شعرەکەیە نەک وەرگێڕانێکی وشک و حرفی. وەیکانی زۆربەی ژیانی خۆی لە دەرەوەی هەولێر بەسەر بردو، هەتا و کاتانێک کە لە هەولێر بوو لە بەرەوەی مولکدار بوو لە دەشت بە مانگ لە گوندەکانی خۆی دەماوە، یعنی زمانەکەی زمانی دەشتی هەولێر بوو. بەڵام بەتاکید بە پێی خوێندن کە لە حوزرەی مەلایەتی خوێندبووی تاسیری زمانی عەرەبی و ئەدەبیاتی فارسیشی بەسەرەوە دیار بوو. لە شێعرە کوردیەکانیشە شێوەزاری هەولێری شوێنێک بەکارێت. بەڵام ئەگەر سەیری وشەکانی بکەی ئێستا وەکو بەڕێزیان خوێندیەوە وشەی موژگانت، زەنەخدانت، ئەوی ئەوانە فارسی و عەرەبی و هەمووی تێدایە. بەڵام کانی واقعی بووە، ینی تەمسیل لە شعرەکانی نییە، لە زمانی نییە، ینی هەر بە شێوەزاری هەولێری شعرەکانی نووسیوە. پێمان خۆشە ئەگەر شعرەکانی هەمووی مامۆستاوتی حەزم لەم شعری بەڵێ سەد ئاوی وەحشی نەزەر و مەهوەش و دڵدار، سەد غەمزەی جاد و پەری ئەفسونگەری عەیار، سەد ساقی ساغر بە کەف و نێرگز و خومار، هەر یەکێ بە سەد شێوە بکا حوسنی خۆی ئیزهار، سەد ئەبروکەمان خاڵی سیا زولفی پەریشان، سەد لەعلی لەب و خونچە دەهان ڕووی درەخشان، سەد سەر و قەد و شەبس و شەب و لەنجە خەرامان، هەر یەکێ بە سەد خەمزە بکا عاشقی حەیران، سەد ئافەتی نازک بەدەن و گەردنی مینا، سەد وەجهی قەمەر حۆری لقا دڵبەری ڕعنا، سەد سینە سەدەف جالیبی دڵ عارف و دانا، هەر یەکێ بە سەد عیشوە بکا عەرز و تەمەنا، سەد لالە ڕوخ و تووتی زوبان ئاشوبی دەوران، سەد ماهی جەبین پەرچەمی چین سێبی زەنەخدان، سەد دوختەری تەرسایی یەهود گەبر و موسڵمان، هەر یەکێ بە سەد نەوعێ بکا عاشقی ناڵان، سەد ئەسمەری شیرن سوخەن و عاقڵ و خۆشخوو، سەد سوحبەتی خۆش جیلوەنی ما عەمبەری جێسوو، سەد عارزی گوڵ ئەهلی سەفا شاهید و مەهڕوو، هەر یەکێ بە سەد لەهجە بڵێ کانی بفەرموو، مەیلم لە تۆڕەت نابێ یا شۆخی ستەمکار، جان و بەدەنم جانە بە قوربانەتە سەدجار. دام خۆش مامۆستاگیان. مامۆستاگیان دوا پرسیارمان ئەوەیە کانی جگە لەم شعرانەی کە وەکو غەزەل و وەکو هەندێک شعری نەتەوایەتی و هەندێک شعری کە باسی هەڵوێستەکانی ژیانی خۆیەکە، هەندێک شعری بابەتی داشۆرین و کۆمیدی و تەنز ئامێزیشی هەیە. هەرچەنە ئەوەی کە لە دیوانەکە ئەویش کەمە لەبەر دەمانە، بەڵام پێدەچێ خۆی بەرهەمەکانی لەوە زیاتر بگەچ کە زۆری ئەو شعرانە بەرەو فەوتانە چند نەمیشە، ئەوەی کە بزانم بەتایبەتی و زۆرە شعرانە. ئەنجا چ بابەتێک ینی چ ڕایەکی ئێوە هەیە بەرامبەر ئەو شعرانە کە هەمووی مابێت یا هەمووی چاپکرا بێت؟ خۆشبەختانە بەر لە 3 ساڵ وەزارەتی ڕۆشنبیری وڵات چەند لیژنەیەکیان دروست کرد بوو بۆ ئەو شاعیرانە، لەوانە کانی شاعیر و جاهید و جەلیل وشیار و شاعیرانی تریش وەکو شاعیری گەورەی کورد مەلا دەشتی و میهری و بەڵام بەداخەوە ئەو وەزعەت داراییەی کە بەسەر کوردستان سەپێنرا دوای هاتنی شەڕی داعش ڕێگای بەوە نەدا. طبعی دەتوانم بڵێم لەوێدا شتێکی باشتر کراوە، چەند توێژینەوە هەیە لەسەرکانی هەمووی داخل کراوە لەسەر ژیان و نووسین و ئەدەبی و چۆنیەتی گەشەکردن و نەشەتی. ومێد دەکەین بە هەموومان بتوانین بەرهەمەکانی لە ونبوون بپارێزین. طبیعیکانی خۆی ئینسانێکی زۆر سادە بووە، بەڵام
ئەوەی کە برینداری کردووە کە هەندێک جار هەندێک لە کار بەدەستان لە هەولێر داوایان لێ کردووە شعری مەدحوسەنایان بۆ دابنێ ئەو بە پێچوانەوە بۆ نمونە و شعری کە جەنابەت خوێندەوە سەرفڕۆ ناکەم بۆ عالەم چونکە عالەی هیمەتم ئەوە لە یەک لە متەسەڕیفەکانی ئەوسای هەولێر کە برادری بووە طبعی ئەو کاتە یانەی فەرمانبەران تازە دامەزرا بوو گەورە کار بەدەستان و گەورە پیاوانی هەولێر لەوێ کۆدەبوونەوە وتی کانی ئەگەر بەیانی شارێک لەسەر دابنی مەدحم بکەی من پلەی وەزیفیت بەرز دەکەمەوە ئەو شارەی لەسەردانەوە لە شوێنێکی تریش ئەو شارە خۆشەی هەیە کە دەڵێ هەیتم کەرێکی دێزە چەفریت و بێزە ئەوەش یەکی تر عینم پێی وتووە مەدحم کە وتی باشە بەیانی مەدحەکەی خۆت وەردەگرێەوە ئەوەی کە دەڵێ داشۆرین و بەڵێم باسی کردووە لەوانەیە لە فرسەتێکی تر ئەو شارە بخوێندرێتەوەی شارێکی بەرزە تەبیعی هەجووە بۆیە کەیفی بەوە نەهاتووە زۆر کەیفی بەوە هاتیە کە شاعیر بووە شاعری و ئەدەب دۆستێکی پێلامو شت گەورەتر بووە زۆر سپاس مامۆستاکیان ئازیزان بەم شێوەیە هاتینە کۆتایی دیمانەی قەلەندەرخانە میوانەکانی ئەمڕۆم بەڕێز مامۆستا ئەحمەدکانی بوو دووبارە بەخێربێ لەگەڵ کاک تانگۆ ئازاد دووبارە بەخێربێ پێم خۆشە هاوکارم بە شعرێک کۆتایی بە بەرنامەکەمان بێنین فەرمووکە حەمیدگە ساقی وەرە ئیم شۆکە لە بۆم تێکە پیاڵە بۆ مەزە لە ڕوود کافیە ئەم دانەی خاڵە هەرچەندە بە شەرع بادە حرامیشە وەلێ من بێتەقیە دەخۆم حۆری لە دەستی تۆ حەڵاڵە معلومە کە ئەم حاڵەتە بێ سڕ نییە ئافەت چاو ئەگەر دەتبینێ زمانم وەکو لاڵە خوێنی دڵمە عەکسی لە ڕوود کردووە ئیزهار چاو دەگەر ئینکاری نەکا شاهیدی حاڵە چەند خۆشە بکەم دائیمە من وەصفی جەماڵت زۆڵفت شەی تاریکە برۆت عەینی هیلالە دەرناچێ ئەبەت سوورەتی تۆ نەقشە لە دڵدا ممکن نییە ئەم سوورەتە بڕوا لە خەیاڵە کانی بەسە ئیتر چییە ئەم عشق و هەوایە پیر بووی بە خودا عمری عەزیزت لە زەوالە